کچەکەت شووی کردووە لە ماڵ باوکی خۆیەتی دێتەوە بە پەلا تەشتێنانەکە و هەنێ خواردن حازرەکە و ناو ماڵە ئەشۆرێ لە مودەی 3 سەعات ئیشی هەفتەیەکی دایک و باوکێکە ئەو کۆڵەکەیە کە خوای گەورە پێمانی بەخشیوە ئەی ئەمیری ئیمانداران ونحن لهم سماء ظليلة کورە ئێمە ئاسمانێکی میهرەبان و پرسێبەرین بۆ مناڵەکانمان وأرض ذليلة ئێمە زەویەکی زەلیلین لە ژێر پێیانە چکەم ئەگەر ئێمە سێبەر نەبین و ڕاخەر نەبین بۆ ژێر پێیان ئەوان زۆر بە خراپی پەروەردە ئابن ئەفەرمێ ولا تكن عليهم قفلا قفل مەبە لەگەڵیان مەڵێ شتێک نەبووە و نابێت تێیگەیەنە بە حیوار قسەی لەگەڵ بکە بۆیە ئەگەر هات و ئەوەت نەکرد فيملوا حياتك ويتمنوا موتك ژیانت پڕ ناخۆشیە کە ئەولاد ئەگەر لەگەڵ باوکی و لەگەڵ دایکی ڕێک نەبێ و تەمەنای مردنت ئەکەن بۆچی براکانم ئەمە سەلمێنراوە یعنی ئەگەر جەنابت باوکی هەتا ئێستا کوڕەکەت ناوێرێ بێتەوە زەرەری کردووە لە ئیشێکا پێت بڵێ زۆر گەنج هەبووە دوکانێکی هەبووە بای دەفتەرێ بە نمونە لەی وێراوە بڕاتەوە بڵێ باوە گیان ئیشەکەم زەرەری کردووە مع العلم باوکی نەکتوانای ئەوەیە بۆ دەفتەرێکی بداتێ کە من ئێستا ئەزانم وەکو بەسەرات بۆتان باسەکەم نەی وێراوە بە باوکی بڵێ لەگەڵ دایکیان نەیان وێراوە بە باوکی بڵێن ڕۆیشتووە سیارێکی بە قەرز ئاوردۆ 50 وەرەقە چووەتە سەری کاتێ باوکی زانوێتی سڵحی 10 دەفتەر دۆلاری بۆی کردو ئەوە موسیبەتە بۆیە کاتێک کە کوڕەکەت ئەوێرێ خێرەکەت تەسلیم بکە بڵێ کوڕم خێر و شەڕی ئەم ماڵە هیتووە ئەو جزدانی لەسەر ئەو کورسیە دای ئەنەمەوە پارەیتووە عەزیزەکەم لێم مەدزە چەندێکت پێویستە دەریکە بە باشی بیخۆ قاتت پێویستە لە خزمەتتام ڕاوێژت پێویستە فرز بە باوکت بکە ئەگەر ئەو مناڵە توانای حیواری هەبوو لەگەڵ باوکیا قەت بێتەربێت نابێ بەڵام ئەگەر ئێمە نەمانێش کچ و کوڕەکانمان شتەکانی خۆیان بۆ ئێمە باسکەن چۆن ئەو کچانەی سە لە زانکۆ و پەیمانگاکان دڵدار و دڵخوازی خۆیانەیە کاتێکە بینی لە فڵانە سەیتەرە و لە فڵانە شار لە شارێترەوە سەردەرەکە خۆشەویستی لە ماڵا نەبێ خۆشەویست لە دەرەوە دروستەکە خۆشەویستی دەرەوەش درۆیە چکەم شەرع ڕێی پێ نەداوە